بڕیارەکان چین یعنی بۆ نمونە ئەوەی وردەکاریەکەی دەبارەی موچەوە ئەگەر کاک حەکیم باسیکەین بەڵاوی کە پێوەست بێ بە موچە یەکەم لە نەسی قەرارەکە ئاڵێ ئەگەر هاتوو باشە هەرێمی کوردستان پابند نەبوو بە ئەو بڕگانەی لە مادەی 12 یاسای بودجە پەیوەست بە بەشە بودجەی هەرێمە ئەلیف با جیمدال باشە ئەوە نابێت دەست لە قوتی خەڵکی کوردستان بدرێ موچەخۆران و مۆزەفین و ڕعای اجتیماعی و متەقاعدین بەڵێ ئەمە خاڵێکی زۆر بەهێزی قەرارەکەی محکەمەی اتحادیە ئەگەر جێبەجێی نەکەن باشە چاوەڕێی ئیجراعاتی تونتر بکەن ئیزراتی تر بۆ کوچی یعنی بەرامبەر خۆیان بەڵێ بەرامبەر خۆیان بەرامبەرەوانەی بڕیارەکانی محکەمەی اتحادی جێبەجێ ناکەن چکۆمە لە فی دیکەشێ لە دادگای فێدراڵ دیژە سەڵاتدارانی هەرێم بێ بەڵێ کۆمەڵە دۆسیەی تر هەیە لەسەر چیە دەتوانانی ئاماژیان پێ بکەن دەکەن یەکێک لەو دۆسیانەی کە هەیە و هەر کاتێ بیانەوێ ئەی جوڵێنن لە محکەمەی اتحادی قەراریشی پێوەرەگرن مەوزوعی دەستگای ئەمنیە هەرێم دەستگای ئەمنی چۆن ئەوان پێیان وایە دەوڵەتی فیدراڵە بێ یەک دەستگای ئەمنی هەواڵگیری سەرتاسەری هەبێ ئەوەی لە شارەکان و پارێزگاکانە ئەوەی لە هەرێمەکانە بێ بەشێک بن لەمە نوێنەرایەتیەکانی دەرەوە باشە ئەوان پێیان وایە هەرێمی کوردستان دەسەڵاتی نوێنەرایەتیکردنی نییە لەبەرەوەی هەرێم نوێنەرایەتی لە دەرەوە نییە هەرێم بۆ ناوخۆیە ئەبێ ئەمانە ببن بە بەشێک لە باشترین حاڵەتا ببن بە بەشێک لە سەفاراتی عێراق و هەندێشتی تر هەیە کە با بڵین لە ڕووی یاساییەوە هەرێمی کوردستان یاسای هەیە خەلەلی تایە مؤسساتی هەیە خەلەلی تایە لە محکەمەی اتحادی تانە بدەن لەوانە هەر هەمووی ئیلغا بێتەوە